دیارە پێرێ 26 مانگ بەسەر بەرژی بەڕێز جەناوی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەناوی کاقوبات و بە حزوری سەرجەم پارێزگاکان و سەرپەرشتیاری ئیدارەکان و جێگری وەزیری شارەوانی و نوێنەرایەتی جێگری وەزیری کشتتوکاڵ و نوێنەرایەتی وزارەتەکان معنی بە مەسلەی وشکە ساڵی کۆبنوێکی تێرۆپڕکرا سەرەتا ڕاپۆرتێکی وزارەتی کشتتوکاڵ خوێندایەوە و دوایەوەش راپۆرتێکی وزارەتی شارەوانی خوێنرایەوە بەڕسمی ئێمە پێمان وایە یا با بڵین ئەوان لە ڕووی ئەکادیمیەوە کە مەرجعی شەکەن لای هەموو پارێزگاکان پیان وایە کە ئەم ساڵێکی وشکە ساڵیە و ئەبێ حکوومەت پلانی تایبەتی هەبێ و خۆی بۆ ئامادە بکات بۆ ئەو مەبەستە کۆبنەوەکە بەوە دەستی پێکرد کە چۆن ڕوبەڕوو ببینەوە چۆن بتوانین کە لەیەکی پێنج بۆ یەکی دە پێنجمانگی کۆتایی بەهار و سەرەتای هاوینە چی بکەین سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 2.5 ملیار وەک گوژمەی یەکەم بۆ ئەم ڕوبەڕووبوونەیە ئامادە کردووە ئەم 2 ملیار بە پێی نەسەمە و بە پێی ناوچەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێک گۆڕانکاری تیابێ و سەرف دەکرێت و بڕیاری چەند ڕاستپاردەیەک دراوە بڕیار و چەند ڕاستپاردەی خرایە ڕوو کە هەموو پارێزگاکان هەرێکە کۆبنی خۆی لەگەڵ بەشی شارەوانی و جهێتی معنی وەکو دایری ئەو ئەوانە بکات بۆ ئەوی بتوان ئەو راپۆرتی وزارەتی کشتتوکاڵ و راپۆرتەکەی وزارەتی شارەوانی دەوڵەمەند بکەن. بەڵێ کاگازات بۆ بەرچاوڕوونی زیاتر ئەو گوژمە پارەی کە باست کرد وتێت هەر شوێنە و بەپێی خۆی ئەو گوژمەی بۆ سەرف دەکرێت لە ئێسادا وەکو پارێزگای هەڵەبجە ئێوە توانی وتانە بڵێن وشکە ساڵیە دەتوانن لە ئێسادا بڵێن ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی دەبنەوە؟ ئێمە پێمان وایە یا با بڵێن وزارەتی شارەوانی کشتتوکاڵ پێی وایە لە زاخۆ بۆ کفری وشکە ساڵیە بەڵێ بەڵام بە ڕێژەی جاجا ئەوەی لە گەرمیانی ئێستا وشکە ساڵیە وشکە ساڵیکی زۆر قورسە و خەڵکی گەرمیان بەڕاستی زەرمەندی یەکە من جوتیارەکانی فەلاحەکانی ئەوانی کە کاری کشتتوکاڵی و باخ و باغداری و ئاژەڵداریەکەن دیارە لە ناوچەی هەورامانی من کە وشکە ساڵیشە بەڵام بەو شێوەیە کاریگەری سلبی نییە بۆیە بەڕاستی جوگرافیاکان یا با بڵێن تەزاریسەکان گۆڕانکاری بەسەردادێت بەڵام بەگشتی حکوومەت هەرێم لەو بڕواایە کە ئەمساڵ وشکە ساڵیە و ئەم وشکە ساڵیش کاریگەری نەرێیی لەسەر سەوزایی لەسەر پەلەوە لەسەر بەخێوکردنی ئاژەڵداری لەسەر دەغڵودان لەسەر باخ و باخات و حتا ئاوی خواردنەوەش هەیە. زۆر باشە لە پارێزگای هەڵەبجەدا لە ئێستا تا چۆن کاریگەری هەبووە کاگازات وەک لە ئێستادا ئاگادار بین هەم لە سەراوی خواردنەوە هەم لەسەر بەروبوومی و دەغڵودانی جوتیاران لەسەر بەروبوومی کشتتوکاڵی هەڵەبجە خۆزانی پارێزگایە کە دوو جۆر تەزاری زیاد و جوگرافیە جوگرافیەکیان هەڵەبجە و تەختایی شارە زۆرە کە زیاتر کاری کشتتوکاڵیەکەن وە بەرزایەکانی خورماڵ و بیارە و تەوێڵە و ناوچەی هەورامانە کە باغداری و لەوەڕداریەکەن بەڕاستی ئەمە جیاوازیەیە هەر جیاوازیدا ڕێژەی بارنباری ناهەیە لە هەورامان نزیک بە 300 ملیم باریوە لە شارە زۆر و هەڵەبجە با بڵین نزیک کەمتر لە 270 ملیم باریوە ئەمانە بۆ خۆی تەئسیری هەیە و بەڵێ بشکە ساڵیەکە تەئسیری لای ئێمە لەسەر پاوانی سەوزایی لەسەر بەخێوکردنی ئاژەڵداری لەسەر با بڵین باغ باخات لەسەر بەروبوومی دەغڵودان گەنم و جۆ هەمووی هەیە هیواداری بتوانین ئەم پلانی کە حکوومەت هێرم دایناوە و ئێمەش ئەو ئیزافاتانەی یا بڵین لە کۆبنەوەی دوێنی خۆمانە دوای کۆبنەوەکەی پێرەی بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاقوبات کە ئیزافەمان خستە سەر هەردوو پرۆژەکەی شارەوانی و پرۆژەکەی وەزارەتی کشتتوکاڵ بتوانین کارێ بکەین لە کەم و لە زۆر ڕوبەڕووی ئەم کارەساتە بینەوە کە پێی دەوترێ وشکە ساڵی. هیچ ئامادەکاریەکتان لە ئێستادا کردووە سەرەتا چی دەبێ ئامادەکاریەکانتان؟ ئامادەکاری لای ئێمە بریتی لەوەی ئەو دوو پرۆژەیە سەرەتا بڕێستم و دەوڵەمەندیکەین و خۆ دەزانی جوگرافیاک بۆ جوگرافیای گۆڕێ و دوای ئەوە ئێمە پلانی سەرەتای خۆمان ئەوەیە ئەو 2 ملیار کە دابەش ئەکرێت بزانین چۆن دابەشەکرێت چی بەر پارێزگای هەڵەبجە و پارێزگانی کەیەکەوێت دیارە پارێزگایەکی سلێمانی کە جوگرافیاکەی کە با بڵین ڕووپێوەکەی 3 و 4 و پێشخاتی هەڵەبجەیە ئەبێت بڕێکی زۆرتری بۆ زیاتر بکرێت جوگرافیای گەرمیان کە کارەساتەکە بە پلەی یەکەم لێوە کاریگەری سلبی و نەرەیەیە ئەوێ بۆ ئەوێ لە شوێنێکە زیاتر سەرف کرێت ئەمە وزارەتی تەختیر یا با بڵین وزارەتی معنی بەم کارە لەسەرەوە لە ئەنجومەنی بەڕێزی وەزیرانەوە تا جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان لە کۆبنەوەی خۆیانە ئەو بڕە پارەیە بەپێی
پێداویستی پارێزگاکان سەرفەکەن. ئێمە پلانی تایبەتی خۆمان ئەوەیە لەگەڵ ئاو لەگەڵ شارەوانی لەگەڵ کشتتوکاڵ دانیشتی خۆمان کردووە و ئەو پرۆژەیەمان دەوڵەمەند کردووە و ئیتر بتوانین لە یەکی پێنجەوە بچینە ئەو بواری کە پێوتێ بواری هەنگاونان بۆ ڕۆبڕوونەوەی کارەساتی وشکە ساڵی. زۆر باشە کاگازات دوێنێش لە پێم وابێ لەگەڵ وەزارەتی پلاندانانە کۆبوونەوەتان هەبووە پلان چی بۆ باز لە چی کرا لە کۆبوونەوەکەتان لەگەڵ وەزارەتی پلاندانان؟ وزارەتی پلاندانان بڕی 30 ملیاری بۆ پارێزگای هەڵەبجە لە هەندێک پرۆژە کە تەکمیلە کراون و هەندێک پرۆژە کە تەکمیلە نەکراون و هەندێک پرۆژە کە نوێن ئامادە کردووە. ئەم 30 ملیارە لەم هەنگاوە سەرەتاییە لەم خێرانە بۆ هەڵەبجە جێی دەستخۆشیە. ئێمە خۆتانەزان هەڵەبجە شارێکە 5,000 شەهیدیە واڵەبجە خانوەکانی هەمووی تەخت بووە واڵەبجە تەرحیل لە 1970 کەسی تیانە بووە چۆڵ بووە و نەهامەتیەکانی هەڵەبجە من ئەزانم بە 30 ملیار دینار نا لەوانەیە بە 30 ملیار دلار ئینجا بێتەوە سەر پێی خۆی. بەڵام لەم قەیرانە کە لە نێوان حکوومەتی ئێرە و عێراقەیە کە هیوادارین میزانیە و مەسایلی ئیشکالی اقتصادیەکان هەمووی هەڵکرێ واژوو بکرێ و ئەم قەیرانی کە پێی دەوتێ هاتنی کرۆنا بۆ خۆی تەسیری سلبی لەسەر باری دارایی و ئابووری کۆمەلگای نێودەوڵەتیە دیارە بە کۆمەلگای کوردستان و حکوومەتی هێرمیش بەشێکە لە وەزعە هیوادارین بتوانین سەرەتایەکی باش بێ. بەڵام دوێنێر پێیان ڕاگەیاندین جەنابی وەزیری پلاندانان جەنابی دکتۆر دارا و جەنابی کاک زاگرۆس جێگری وەزیر کە خۆشبەختانە بڕی 5 ملیار دیناری تریان بۆ هەڵەبجەداناوە بۆ دەستکردن بە هەندێک پرۆژەی نوێ. زۆر باشە کەواتە لە ئێستادا و بڕەپارەیە گەشتووە بەدەست ئێوە دەتوانن لە ئێستادا مامەڵەی پێوە بکەن بۆ پرۆژانی کە خۆتان دەڵێن یاخود بۆ ئاوادانکردنەوە بێ بۆ هەر مەبەستێگەر تەرخان کرابێت؟ ئەو بڕەپارەیە لە وزارەتی معنی داندێ نایەتە مەحافەزەکان لای ئازاد تۆفیق یا لای دکتۆرە ڤاڵ یا لای دکتۆر ئومێد بێ. ئەو وزارەتی پلاندانانە ئێمە کۆبڵێ پرۆژەمان داوەتێ بڵین 50 پرۆژە لەما بای 30 ملیار بڵین 7 پرۆژەی تەزیق کردووە و ئەوانەم هەمە پرۆژەیە خەنە بواری جێبەجێکردنەوە و دێت کاری تیاکەن. ئەوە لە لای من نیوەکو ئازاد یا لای دکتۆرە ڤاڵ بەڕێزی یا لای دکتۆر ئومێد یا لای دکتۆر عەلی لە دووەک. ئەوە وزارەتی معنی هەیە و تەندەرینی خۆی بۆکە کاری خۆی بۆکە و دەچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە کاگازات کەواتە لە ئێستادا وەک باست کرد کە دەڵی لە یەکی پێنجەوە ئێمە ئامادەکاریەکانمان بۆ ڕوبەڕۆبوونەوەی وشکە ساڵی. بەڵام لە ئێستادا مەکە پرسیاری زۆربەی هەندێک هاوڵاتیانە کە هەندێک هاوڵاتیان خەدەمی باشیان بۆ نەچۆ بۆ کۆڵانەکانیان لە ئێستاشدا گەڕ ڕوبەڕووی ئاوی خواردنەوە بە تایبەت هیچ ئامادەکاریە گەمە لە پلاندا هەیە هیچ ئامادەکاریەک بکرێت کە ئەم هاوڵاتیان یاخودە و گەڕەکانی خزمەتگوزاریان بە تەواوەتی بۆ نەچۆ بێ ئاو نەبن لە مۆرزی گەرمایەدا؟ ئێمە بە پلەی یەکەم دابینکردنی ئەومان بۆ مرۆڤەکان بۆ هاوڵاتی هەرێمی کوردستانە واتە یەکەم هاوڵاتیان و ئەبێ مرۆڤ بێ ئاو نەبێ و مرۆڤ پێش باخە پێش گەرموجۆیە پێش سەوزاییە پێش لەوەڕداری و پێش پاوەنە. بۆیە بەڕاستی ئێمە ئەو بڕەپارەی کە دابین نەکرێ بزانین گەڕەکێک ئاوی نییە بێ بە تەنکەر ئاوی خواردنی بۆ دابین بکەین ئەبێ ئاوی پێویستی پاکی بۆ بنێرین. بۆیە بەڕاستی لە ئەولەوێتی کارەکانی بەڕێز کۆبنەوەکە کە جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هەمیشە تاکیدی لێ کردەوە و لای ئێمەوتی مرۆڤی کورد و هاوڵاتی کورد و تاکەکانی هەرێمی کوردستان پێش تەکانی ترن. واتی ئێمە پۆلێنمان کردو یەکەم مرۆڤ دووەم با بڵین باخ و باخات سێم دەغڵودان چوارم ئەو لە وەرگا و سەوزایی ئا بەو شێوە تا کۆتایی. زۆر باشە ئەو ڕێژی سەوزاییە کە ستانداردە بەردەوام لە هەموو جیاندا باز دەکرێت لێرەدا ئامادەکاری ئایا ئەم ڕێژەی سەوزاییەش دەگرێتەوە باخچەکانی قەراق شەقامەکان باخچە تایبەتەکان ئەمەش لە پلاندا هەیە؟ ئێمە پلانێکی بابرین نەک ئێمە ئەو پرۆژەی کە بابرین ئەو تەقریری کە وزارەتی کشتتوکاڵ و وزارەتی شارەوانی پێشکەشیان کردو زۆر تێروتە سەر بووە. بەڵام داوایان لە پارێزگاکانیش کردو شەڕتری کەن بۆیە ئێمە هەردوێنێ کۆبنەوەمان کردو بە چەندی خاڵ دەوڵەمەندمان کرد. دیارە بە بەڕێز تەڵەب لە پێشا یەکەم ئەبێ مرۆڤی کورتینوی نەبێ دووەم باخ و باخات ئەبێ مەسەن وشک نەبێ سێم کاڵین باخ و باخات دیارە زۆر شوێنەگرێتەوە سێم مەسایلی دەغڵودان کە مەوادی ئەوەلی ژیانی ئینسانن پێوتێک گەنم پێوتێت جۆ چوارەمیان ئەوترێت چی ئەوترێ ئەو شتانی کە ڕەبتی بە سەوزایی بە پاوان بە باخ بە مەسەلەن سێمە جزرێکی وەسەتیمانەیە ئالام و شوێنەکە لە نێوان دوو جادا ئەمە گوڵە ئەمە درەختە ئەمە نەمامی زۆری تایە ئەبێ ئەوانش سەوز بکرێن واتەبێ ئەوانش نێڵین وشک بن. بۆیە بەڕاستی پلانەکان بە تەدریجیان بە پۆلێن کراون وەکووتم لە یەکەمەوە چی ئەو لەوێتە دەست بێکەین تا کۆتایی.
زۆر باشە کاگازات پرسی بە هەڵکەندنی بیر کە لە ماوەی ڕابردوودا هەر قەدەغە کرابوو بەڵام پێم وابێ لە ئێسادا بەهۆی وشکە ساڵی و ڕێگە بە هاوڵاتیان بدرێت ئەمە تا چەند هاوکاری ئەکری ئایا ڕێگە بە هاوڵاتیان دەدرێت بیر لێ بدەنەوە یاخود هەر جۆرە بیرێک بێ بیری ارتیوازی بێ هەم بیری ئاسایی بێت. ئێمە ڕێگە لە بووە لە مەجای یاسا پیانەدەین چۆن مەسەرەن کاکەیەک ئەگەر باخی ئەگەرینێکی هەیە سەوزاییەک بریتە لە شلیکردن یا بریتە لە مەسەرەن لە سەوزە و کەوەر و کەرەوز ئەکرێ یارمەتی نین بەڵام یەکێک باخێکی هەیە 200 بن گوێزی تایە یا 100 بن هەڵۆژەی تایە یا 50 بن قەیسی تایە ئەو ئەگەر ئەم ساڵ وشک بێ ئیتجاجکە سەوز نابێتەوە بەس من ئەگەر شلیگەکەم وشک بێ ساڵێککە سەوزە بێتەوە و مرۆڤ بێ شلیگ ئەژی بەڵام بێگەنم ناژی بێ باغ ناژی بێ بەروبوومی گەورە ناژی قوتی جوتیاری هەژاری کورد لە هەورامان لە شارە زور لەسەر چییە لەسەر ئەو شتانەیە کە ماڵ و مناڵی پێبەخێوەکە واتە ئەگەر کابرا باخێکی هەناری هەبێ تۆ ئەم ساڵ ئاوی نەبێ باخەنارەکەی کە 10 ساڵە خزمەتێکە ساڵێکی کە سفر بەدەسەوە هیچی نامێنێ کە هیچی نەما ئیتر خوشیانی خۆی ماڵی مناڵی چۆن بژێنێ بۆیە بەڕاستی ئێمە باخەکان یا بابلین شوێنەکان کە ژیان و قوتی ئینسانی لەسرە ئەو لەوێتینێ بۆ مەسەیلی بیر کە بۆ مشتانە چیەکەین من ئەگەر سێ باغ لە پاڵێکا بن دێنە لای ئێمە خاوەنی مەسەرەن سێ جوچێڕێن 6 دۆنم زەویمان هەیە 200 بن گوێزی تایە 100 بن ئەوەی لە میوەهاتی تایە بەڵێ فەرمۆسێکال بەیەک و ڕێکەون لە شوێنێکە ئێمە بیرێک لێ بدەن و هاوکارتانی لێدانی ئەم بیرە بۆ ئەوەی ئەم 5 مانگە واتە لە یەکی پێنج تایەکیدا بتوان باخەکانتانی پێ ئاو بدەن و لە بینی خۆتانە ڕێک بکەون وشک نەبێ یەکیدا ساڵی داهاتوە ئینشاڵڵا لەم بابلێن وشکە ساڵش نەجاتمانە بێ بۆیە بەڕاستی ناکرێت هەموو باخێک 6 درەختی تیابێ یا 6 داری تیابێ تۆ بیرێکی لەبێ ئەمە تەسیرێکی سلبی لەسەر ئاوی ژێرزەوی کە داهات و خەزنێکی گەورەی وڵاتە ئەکات بەڵام ئەکرێت سێ باغ بەیەکەوە دوو باغ بەیەکەوە دوو لە وەرگا بەیەکەوە دوو شوێن بەیەکەوە تەسیقێنێ بە شاوکاریانەکە واتە مەرجی سنووردار هەیە بۆ کەسانش کە بیانەوێ بیر لێ بدەن بەڵێ ئێمە بیر بۆ لێدانی سەوزەی کەوەر و کەرەوەز و شلیک لێ نادەین بیر بۆ باخێک لێ ئەدەین بۆ پاوانێکی گەورەی لە وەرگا لێ ئەدەین بۆ دەواژنێک لێ ئەدەین کە مەسەرنیە کاری تەرجینی تیا هەیە یعنی مەسە بڵین شوێنەکەی لێرە ماسی بۆ بەخێوەکە مریش و قاز و قەل بۆ بەخێوەکە پەلەوەرە بۆ بەخێوەکە ئەمە بیرێکی ئەوێت بەڵام شخصێکی کە با بڵین ئەوێ لە ماڵەکەی خۆیان حەدیقەکەی بەردەوام سەوز بێ ئەو بۆ ئەو ماڵە ئەو بیرە لێ نادێت زۆر باشە کاگازات پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بەکوێ گەشتووە کەمە بەسمە بیزانم لە ئێسادای هیچ گرفتێک لە بەردەم ئەم پرۆسەیەدا ماوە کە پرسەکە تا ئێستا گەروەستاوە یاخود هیچ کێشەیەکەیە ئێمە بڕیار بوو لەسەر مەسەری وشکە ساڵی قسە بکەین تۆ وابزانم زۆر تێکەڵت کرد بەڵام هەر جواب بدەیەمەوە خەی ناکە ئەمە هەر بە دەرفەتێزانم لە بەرەوەی لە ئێستادا ئەمە پرسیاری زۆربەی هاوڵاتیان من هەموو دەرفەتێ لە خزمەتە من بەڵام با کەیسەکان تێکەڵ نەکەین پێم وایە بۆ بەڕێزی باشترە بەڵام نەر لە خزمەتە ئێمە مەسەلەی هەڵەبجە لەم بەینا بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم دوو جار وەفدی ناردووە لە بەڕێز کاک حەسەن جیاد و کاک بەرزان هەورامی جاری یەکەم جاری دوم لە بەڕێز کاک حەسەن جیاد و کاک ئارامی شید قادر کۆکۆیی کە لەسەر حیواری خۆی و دانیشتنی خۆی بە جددی لەگەڵ جەنابی کاظمی سەرۆکی وەزیران پرسی هەڵەبجە ئەبێ لە ماوەی دوو سێمای دواییە داهاتوە کۆتایی پێبێ کۆمەڵێت تەڵەب و داوایان لە ئێمە بوو خسمانە سەر چاومان دانیشتی تایبەتیمان کرد جوابمانانەوە راپۆرتێکیان لامانە ئەبێ ئێمە ڕۆژی سێشەمەی داهاتوو یان چوارشەمەی داهاتوو جوابیان بینەوە ئیتر کەیسەکە لای ئێمە نامێنێ یەک لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نیشتیمانی عێراق ڕۆژی 16 سێ بە کۆی دەنگ پرسەکەی ڕوبەڕووی حکومەت کردوێتەوە حکوومەتی عێراق واتە فیدرال حکوومەتی عێراقی فیدرالیش کۆمەڵی ڕێکاری سەرەتایی هەیە لە سیوێکی 12 2013 لە 14 سی 2014 لە بڕیارەکان لەسەر پارێزگابوونی هەڵەبجە پێمان وایە لەم سێمانگی داهاتوە هیمەتی جدیوەکرێ ئینشاڵڵا ئەو کەیسە بە فەرمی بە پارێزگای 19 وەکو هەڵەبجە لە ناو عێراقی فیدرال ئەناسێن لێ بەڵێ سپاس بۆ ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ ئامادەبوون